هەرچەندە تا ئێستا لە سنووری ئیداری گەرمیان هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە، بەڵام ڕێوشوێنەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی ئەو ڤایرۆسە تا دێت زۆرتر و تونتر دەبێت. بۆ هاوکاریکردنی ئیداری ناوچەکە ژمارەیەک بازرگان و کەسایەتی گەرمیان بڕیاریاندا نەخۆشخانەیەکی 7 قەرەوێڵەیی تایبەت بە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا دروست بکەن و بۆ مەبەستە لەگەڵ سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و لایەنە ئیدارەکانی سنوورەکە کۆبوونەوە و بڕیار وایە لە 15 ڕۆژی داهاتوودا نەخۆشخانەکە تەواو بێ. زۆربەی ئەو بازرگانانە کە ئەو دەنگۆیان بیست خۆیان پەیوەندیان بەیەوەمەوە کردووە، وەشکر بۆ خوای گەورە ئێمە نەخۆشخانەیەکی 7 قەرەوێڵی ئەەکەینەوە. ئەو برادەرە سوالی کرد لە چەند ڕۆژە ئێمە ئینشاءڵڵا هەوڵە دەین لە ئەمڕوا لەگەڵ لایەنی جێبەجێکارە گرێبەست بکەین و لە ماوەی 15 بۆ 16 ڕۆژە تەواو ئەبێ 7 قەرەوێڵەیە و هەموو ئەو شتانەی کە لە سلێمانی جێبەجێ کراوە ئینشاءڵڵا بە زیادەوە ئێمە لێرە جێبەجێەکەین. خەڵکی ناوچەکە تێچووی نەخۆشخانەکە دەستەبەرەکەن و لەگەڵ لایەنی دروستکارە ئەوەی کە تەنفیزی ئەکا قسە کراوە، ئامادەسازی تەواو کراوە و خۆشبەختانە خەڵکی شارەکە و بە تایبەتی سەرمایەدارانی بەڕێز بەڕۆحیەتێکی پڕ ئەخلاقی، پڕ ئاینی، پڕ ئینسانی و گەرمیانیانەوە هاتوونەتە پێشەوە بۆ جێبەجێکردنی ئیشەکە و لەوەش دڵخۆشکەرەتر بەڕێزان سەرپەرشتیاری ئیداری گەرمیان، لایەنی تەندروستی، زانکۆ، شارەوانیەکان و باقی دام و دەستگاکانی تر هاتوون ئەڵێن ئێوە چیتان ئەوێ لە دابینکردنی شوێن، لە دابینکردنی ئالیەت بۆ ئیشەکە، ئێمە ئامادەین بیخەینە بەردەستان. بۆ دروستکردنی نەخۆشخانەی قەڵا ئەم بازرگان و کەسایەتیانە پێویستیان بە 800,000 دۆلارە کە تا ئێستا زیاتر لە نیوەی پارەکەیان کۆ کردووەتەوە. لایەنی پەیوەنددار شارەوانیە کە ئەرزی وعدی داوە بوو ئەوە چۆتە واری جێبەجێکردنەوە ئیش کراوە، ئەرزەکەش دیاری کراوە، لایەنی تەندروستی هەموو وعدێکی داوە، ئێمەش ئیدارەی شار و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمانیش هەموو وعدێکی داوە، بەڵێنی داوە هاوکار و پشتیوانتانە بین و زۆر سپاسی ئەو بازرگانە و خەڵکە بەڕێزەی ئەم شارەکەن بەم بیرۆکەڵساون. بازرگانان و کەسایەتیەکانی گەرمیان لیژنەیەکی 40 کەسیان پێکێنا و ژمارە بانکیەک دەکەنەوە بۆ ئەوەی هەر کەسێک ویستی لەو ڕێگەیەوە بەشدار ببێت لەو پرۆژە خێرخوازیەدا. هاوڵاتیانی گەرمیان لەوە تێگەیشتون کە کۆرۆنا مەترسەیەکی گەورەی و ئافاتێکە کەس ناناسێت. هەروەها هاوڵاتی حکومەت دەبێت وەک قەڵایەکی بەهێز ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببنەوە. هەر بۆیە بازرگانانی گەرمیان کۆبوونەوە و بڕیاریاندا نەخۆشخانەی قەڵا دروست بکەن بۆ ئەوەی وەک قەڵایەکی بەهێز ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببنەوە و تێکی بشکێنن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.